ڕۆڵەی خۆشەویست بینای چاوم هێزی ئەژنۆ هیوای ژیانم هەتا دەیتەوە هەر چاوەڕێتم هەلوورکی مناڵیت هەڕادەژەنم لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم با دڵ چاودێری داکەم بخەوە دەرد لە گیانم بخەوە دەرد لە گیانم هەی لایە 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 کۆرپەی شیرینم لایە بنوە تاکو سبەینێ مژدەی ئاواتم دێنێ. جا ئەزیزانم بەخۆشی ئەو ستافە جوانە و ئەو تیمە پڕبەهای ماڵی کورسات ماڵی هەمووانە ڕاستانیش بەم سەوتە خۆشەی ئێمەش ویسمان گۆرانیە بڵین تا ڕاستان دەست خۆش بە بەڕاستی ئێمە نەمانزانی بۆ ئەوەنە سەوتی خۆشە ئەمە لەوە ناچێت تۆ یەکەم جارە بێ گۆرانی بڵێ وایە ڕاستان پێشتر گورانیم هەبووە ڕاستانەوەی ڕاستی بێ بەڵام زۆر بەو جدیاتە نەبووە هەر بۆ خولیا و خۆشی خۆم بووە بەڕاستی سەوتێکی تایبەتە هەیە و زۆر خۆشحاڵین هیوادارین ڕاستانیش وەکو زۆرێک لە پزیشکەکانی تر هونەر و پزیشک تێکەڵاو کات لێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هونەرمەندی خۆشەویست مەزهەری خاڵقی بۆ ئەو هۆنراوە جوانەی کە ڕاستان بە سەوتە خۆشەکەی پێشکەشی کردین بۆ ئەم ئاوازە خۆشە و هیوادارم ڕاستانیش وەکو زۆرێک لە پزیشکانەی بۆ دکتۆر سلااو ڕێزمانەی بۆ دکتۆر ڕاجەمالی ئیشەڵا ڕۆژێکی هێنینە پرۆگرامەکەمانەوە ئەمیش وەکو دکتۆر ڕا بتوانێت سەوتێک و باگراوندێکی پزیشکی خۆی هەبێت هیوادارین بۆنە جا پێم خۆش بوو باز لەوە بکەم کە لە دێر زەمانەوە دایک و باوکانی ئێمە کورد بەگشتی مناڵانیان بەم لایلایە جوانانە خەوانوە زۆر جار ئێستا بینین مناڵ ئایپادی بەدەستەوەی بابەتی ئەلکترۆنیات و ینی بەهای ئەو گۆرانیە جوانانە کوا لەکوێ بۆ دووبارە مناڵان بە لەیلایە نەخەوێنینەوە بەو ئاوازە جوانە دەرونی مناڵی پێ ئارامکەینەوە بەڕاستی بەڵێ هەریەکە لە ئێمە ژێرگاریەکی تایبەتمان هەیە لەگەڵ ئەو لایلایە بەڕاستی تۆ ئێمە بردەوە مناڵی و بردینەوە بۆ یادگاریە کۆنەکان و ئەو تام و چێژی کە لایلایەمان بۆ زۆرم پێ خۆشەکە توانی بێتمان خەڵک دووبارە بیری بێکە چۆن بووە جاران جاڕاستان بابەتی ئەمڕۆمان تایبەتەکەین بە بڕواری لە دایکبوونی مناڵ بەڵێ پەیوەندی ئەم لایلایەش هەر ئەوە بووە کە پەیوەندیمان بە بیانی لایلایەکە ڕبتمان کردوەوە بۆی کە دوێنێکەیەکی یەک بوو بەرواری لە دایکبوونی مناڵ و دەستنیشانکردنی لە دایکبوونی مناڵ لە بڕواری یەکی یەکە ئیتر بە هۆکاری جوانی بێ هەر هۆکارێکی تر بێ جا بەداخەوە زۆر جار ئەبینین خانمان لەسەر ویستی خۆیان بەرواری لە دایکبوونی مناڵەکانیان دیاریەکەن بۆی کە ئیتر جوان بێ یاخود چاولێکەری بەڵام زۆر جار نازانن کە چەندێ زیان و لێکەوتەی هەیە ئەم بابەتە زۆر جار کاتێک کە دایکان ڕۆژی لە دایکبوونی مناڵان دیاری ئەەکەن کۆمەڵێک کێشەیەتە ئاراوە بە تایبەتی بۆ دایکەکە ینی یەکێک لەوانە بریتە لەوەی کە کەسێک بە نەشتەرگەریەکە ڕابێ گومان نەشتەرگەری لە دایکبوونی مناڵ وەکوە نەشتەرگەریەکتر زیان و لێکەوتی خۆی هەیە ڕەنگە خوێنبەربوونێکی زۆری تیاابێ و هەروەها کاتی و ماوەی چارەسەری خانمەکە زۆرترە لە وەکوەوەی کە بە سروشتی مناڵەکەی ببێت جاڕاستان لەسەر باسی نەشتەرگەری بمێنینەوە و ئاماری بەڕێوەبەری تەندروستی سلێمانیمان لایە کە لەم ساڵە چەندێک مناڵ بە نەشتەرگەری و چەندێک مناڵ بە شێوازێکی سروشتی لەدایک بووە لەم ساڵە بنزیکەی 10,000 مناڵ لە ناو بەڕێوەبەرایەتی سلێمانی مناڵ بوون لەدایک بوون بنزیکەی 5,960 کوڕن 4,752 کچن و ئامارێکی زۆر خۆشبەختانە لێرەیە هەیە کە ئەوانەی ئەو هاوکات بەڕێوەبەرایەتەکە ئاماژەی بەوەش کردووە کە لەم ڕێژەیە 5,528 منداڵیان بە سروشتی لەدایک بوون و 4,320 منداڵیان لە ڕێگەی نەشتەرگەریەوە لەدایک بوون بەڕاستی ئەمە ئامارێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە کە ڕێژەی لەدایک بوون بە سروشتی زیاترە لە ڕێژەی لەدایک بوون بە نەشتەرگەری
جاراسان لەلایەکی دیکەوە لە ماوەی ساڵی ڕابردووە 42,723 چارەخواست سەردانی نەخۆشخانەکەیان کردووە و لەو ژمارەیەشە 13,101 نەخۆشیان داخل کراون و چارەسەری پێویستیان بۆ کراوە. جا سەبارەت بەم حاڵەتە دەگمەنەکان لە دایکبوونی مناڵی دوانە و سیانە بەڕێوەبەرایەتێکە پێڕاگەیانوین کە 179 هاوڵاتی لە دایکبووی دوانە دیاری کراوە و 9 حاڵەتی لە دایکبوونی سیانەش لە نەخۆشخانەکە تۆمار کراوە. بەڕاستی ئەمە ماوەی دڵخۆشیە و هەرێک لە ئێمە حەزەکەین مناڵێکی دوانە و مناڵێکی سیانەمان بێت و بوین بە باوکی دوانە و بە باوکی سیانەیەک زۆر خۆشە سێ کچی وەکو یەک و سێ کوڕی وەکو یەکە هەبێت. بەس بەڕاستی ئەرکیشەیانی تۆ جاری وایە دانەیەکەکەی زۆرە جادوان وسییان بەگاڵتەش نەوتراوە بەهەش لە ژر پێدایکانە تاوان ئەم ئەرکە قورسی ئەدرێتێ بۆ بڵێ جاڕاستان ئەم ئامارانە زۆر گرنگن تاوەکو بزانین تا چەندێک خەڵک ئاستی تێگەیشتووی باشە بۆ ئەم بابەتە و هەروەها ینی تۆ کاتێک ئەم ئامارانە وەرەگری مەبەستە کە بزانی ئەگەر ڕێژەی نەشتەرگەریەکە زۆر بێ پێویست بە هۆشیاریە کرێ ینی گرنگە هۆشیاری بدرێ گرنگە خەڵک هۆشیار بکرێتەوە لەسەر زیان و لێکەوتەکانی و ئامارێکی بۆ یەکەم جارواتە لە مێژووی بەریتانیایە بەڵە ڕاستە ڕێژەی لە دایکبوونی مناڵ بە شێوازی نەشتەرگەری زۆرتر بووە لە سروشتی بڵێ ئامارێکی ترسێنەرامە بەتڵنیە بە بەراورد بە خۆمان کە لەخوا بەزیێ بێ ئەوەی خۆمان ڕێژەی سروشتی زۆرتر بووە لە نەشتەرگەری بەڵام لە بەریتانیا بۆ یەکەمین جارە کە ڕێژەی نەشتەرگەری منداڵبوون بە نەشتەرگەری زیاترە لە منداڵبوون بە سروشتی بێگومان ڕاستی بەداخۆ بۆ ئەو وڵاتە بۆ ئەوان شۆکە بۆ ئەو سیستەمە تەندروستیە باشە بەڕاستی شۆکە بەڕاستی ئەوە مای پێخۆشحاڵی نییە بۆ ئێمە و بە ئەم هەواڵەتان پێشکەشکەین لەسەر بەریتانیا کە بۆ یەکەم جار ڕێژەی منداڵبوون بە نەشتەرگەری زیاترە لە سروشتی بۆ یەکەم جار لە مێژووی بەریتانیادا ڕێژەی لەدایکبوون بە نەشتەرگەری زیاترە لە ڕێژەی لەدایکبوونی منداڵ بە سروشتی. دوایین راپۆرتی بڵاوکراوەی ناوەندی نیشتیمانی خزمەتگوزارێت تەندروستیەکان لە بەریتانیا واتە NIH ئاشکرایەکە لە ماوەی ساڵی ڕابردوودا زیاتر لە 145 حاڵەتەکانی لەدایکبوونی مناڵ بە نەشتەرگەری بووە لە کاتێکا ڕێژەی لەدایکبوونی سروشتی 144 بووە. جاڕاستان ناوەندەکەش ئاماژە بەوەکە کە فاکتەرەکانی پشت ئەم گۆڕانکاریە مێژوویە زۆرن بەڵام گرنگترینیان ترسە لە لەدایکبوونی سروشتی وەک چۆن یەکسان کراوە بە ئازارێکی زۆر مەترسیدار بەشێکی دیکەش پەیوەستە بە زیادبوونی ئاستی توشبوونی خانمان بە نەخۆشی شەکرە و بەرزەفشاری خوێن و قەڵەوی کە لەدایکبوونی سروشتی تا ڕادەیەک قورستر و مەترسیدارتر دەکەن. سپۆرانی ناوەندەکەش باس لەوە ئاکەن دیاریکردنی بەرواری جوان بۆ لەدایکبوونی مناڵ بە نمونەیەکی یەک بێ یاخود دوو بەشێکی دیکەیە لە هۆکاری پشت هەڵبژاردننی نەشتەرگەری لەدایکبوون لەلایەن خانمانەوە. بەڵێ ڕاستان و بەدڵنیاییەوە زۆر هەمومانۆک و کوردستان ئاماژەی پێ حەزەکەین بەروارێکی جوانمان هەبێ بۆ کۆرپەکانمان و لە بەروارێکی جوانە لەدایک بێ بۆی لە داهاتوە فەخری پێ و کاوشانازی پێوە بکات لەم ڕۆژایە لەدایک بووە بەڵام بەدڵنیاییەوە ئەبێت تەندروستی مناڵەکە پێشە موشتێ بێت تەندروستی مناڵەکە و لە هەمان کاتە تەندروستی دایکەکەش بەڕای تۆ نەشتەرگەری بۆ لەدایکبوون بە نەشتەرگەری چه زانیاریەکی هەیە بۆ دایکەکە چه زیانێکی هەیە بۆ دایکەکە بێگومان بەگشتی وەکو باسمان کرد ئەو زیانانەی کە بەردایکەکەوێ وەکوتمان ئەو دایکانەی کاچنە نەشتەرگەریەوە نەشتەرگەریەکە ئەگەری زیانی ئەوەی کە خوێنیان زۆر لێ بڕواوە بابەتی خوێن بەربوونەوەوانە و یەک کۆمەڵ بابەتی تری هەوکردن واتە کاتێکە کەسێک بە نەشتەرگەریەکە ڕوا نەشتەرگەری کارێکی هەروە ئاسان نییە پێویستی بە پلان و پرۆژەیە و ناکری هەموو کەسێ بە نەشتەرگەریا بڕوا لەسەر خواست زەرورە بزانین کە پێشینە و پاشینەی نەخۆشیەکان چییە جا پێم وا بێت تەنها بۆ دایک نییە کۆمەڵی لێکەوتەی بۆ مناڵەکەش هەیە بەدڵنیەوە تۆ باسی زیانەکانی کرد بۆ دایک بە هەمان شێوە زیانی هەیە بۆ کۆرپەلەش مەترسی دروستبوونی ڕەبۆ لە داهاتووە بۆ کۆرپەکەت زیاکەی یاخود جۆرەها هەستیاری جیاواز هەیە لە کۆرپەکەدا مەترسەکەی بۆ زیاکەی لە هەمان کاتیشە ڕاستان قورسترینیان و ناخۆشترینیان ئەوەیە کە مەترسی توشبوونی شێرپەنجە لە مناڵەکە تا زیاکەی جا هەواڵێکمان هەیە ئێمە لەسەر شێرپەنجەی لیمف کە لەو مناڵانەی کە بە نەشتەرگەری لەدایک ئەبن ڕێژەی توشبوون بە نەشتەرگەریان زیاترە ڕێژەی توشبوون ببورن ڕێژبەی توشبوونیان بە شێرپەنجەی لیم زیاترە توێژینەوەیەکی نوێ ئاشکرایەکە لەدایکبوونی مناڵ بە نەشتەرگەری ئەگەری توشبوون بە شێرپەنجەی لیم زیادەکە
توێژینەوەکە لە پەیمانگای کالۆری سینکە لە سویدیا ئەنجام دراوە و بە دوواداچوونی بۆ داتای لەدایکبوونی منداڵ لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە سوید کردووە. هەروەها ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە کە لە دایکبوونی مناڵ بە نەشتەرگەری ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی لیمف لە ماوەکانی داهاتووی ژیانیا بە ڕێژەی 121 زیادەکە. بەڵێ ڕاستان کریستینە پسپۆڕی بواری نەخۆشی زانی و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت بەدەر لە مەترسی شێرپەنجەی لیمف لە دایکبوون بە نەشتەرگەری ئەگەری توشبوون بە منداڵ بە نەخۆشەکانی وەکو ڕەبۆ و شەکرەی جۆری یەک لە ماوەی داهاتووی ژیانیدا زیاد دەکات وەکۆی کە باسمان کرد. بەڵێ بە جۆرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەنووسی جیهانی شێرپەنجەی لیمف سیەم باوترین جۆری شێرپەنجەیە لە نێو مناڵان و بەگشتی هەرزەکارانیشە. بە جۆرێ ساڵانە نزیکەی 25,000 مناڵ و هەرزەکار بەهۆیەوەی گیان لە دەسەدەن بەداخەوە. جاڕاستان بەڕاستی ئەم نەشتەرگەریە تا ڕادەیەکی شۆتە بابەتی لاساییکردنەوە و فڵان کەس بە نەشتەرگەری مناڵی بوو حەزەکەی نێمەش بە نەشتەرگەری مناڵمان بێ بەڕاستی بەداخەوە چونکە هەم زیان باسمان کرد مەترسی هەیە بۆ دایکەکە و هەم مەترسی هەیە بۆ مناڵەکەش و لە بێژگەلەوەش کە بۆ نمونە شوێنی برین و شوێنی دوایەوە ئازار و هەوگرتن و ئەمانەمان هەیە لە دوای ئەوەیە. ڕاستان بێژگەلەوەش زۆرێک دایک هەیە کە مناڵەکەی بە نەشتەرگەی لە دایکە بێ شیری خۆشی نانێت. ئەوە یەکێکە لە کێشەکانی تر کە بابەتی جیاوازی نێوان شیری دایک و شیری قوت و شیرە دروستکراوەکانی ناوکارەکان هەرگیز نابن بە یەک. جا هەواڵێکمان هەیە هەر سەبارەت بەمەش پێم خۆشە هەواڵش بخوێنیەوە. دامەزراوەی توێژینەوە لە شێرپەنجەی مەمک لە ئەمریکا ئاشکرای دەکا کە شیرپێدانی سروشتی تەنها سوودی بۆ خودی منداڵەکە نییە بەڵکو دەبێتە هۆی پاراستنی دایکەکەش لە شێرپەنجەی مەمک. بەدڵنیاییەوە سێری هەڕاستانەمە چەند مەترسیدارە. دامەزراوەکە بە پشتبەستن بە نوێترین توێژینەوەکان ئاماژە بەوە دەدات شیرپێدانی سروشتی ئەگەری توشبوونی دایک بە شێرپەنجەی مەمک بە ڕێژەی لە سا 15 کەم دەکاتەوە. ئەمەش بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە و بەشێک لە ڕێگەی ڕێخستنی ئاستی هۆرمۆنەکانی جەستەوەیە. هاوکات ڕاستان دامەزراوەکە باس لەوەشەکە 6 مانگی سەرەتای لە دایکبوونی مناڵ کاتێکی زۆر زێڕین و گرنگە بۆ شیرپێدان چ بۆ گەشەی مناڵ چ بۆ کەمکردنەوەی مەترسی شێرپەنجەی مەمک بۆیە پێویستە بڕی تەواوی شیری دایک بدرێ بە مناڵ و تەواو دوورکەوێتەوە لە شیری قوت. بەدڵنیاییەوە وەکۆی کە خۆی ئامانژەی پێەیە زۆر گرنگە کە دایک شیری خۆی با بە منداڵەکەی و دوورکەوێتەوە لە شیری قوت و بە هەمان شێوەی کەوە لە توێژینەوەکە ئاماژەی پێەیە و ئەزیزان یعنی 5 هۆکار بۆ ئەو دایکە ئەزیزانەی کە ئەیانەوێت شیری خۆیان بن بە کۆرپەکەیان و دوورکەونەوە لە شیری قوت و 5 هۆکاری سەرەکی بۆ تۆی دایکی ئەزیز. 5 هۆکارەکە یەکێکیان یەکەم ڤاکسینی مناڵەکەت شیری خۆتە کە ئەیی بە مناڵەکە و دووەم هۆکارت بۆ ئەوی لەگە مناڵەکەتە پەیوەندیەکی سۆز و خۆشەویستی و حەنانێک و هۆگربوونێکت هەبێ پێویستە شیری خۆبی بە مناڵەکەت. کات ڕاستان زۆر جار ئەومان گوێ لێ بووە کاتێک مناڵێک لە قوڵپەی گریان و لە هاواری گریانایەتی تەنها بەبوونی دایکی ژیرە بێتەوە. ئەم بۆنەش ئەم بەریەکەوتنەش لە کاتی شیرپێدانی تۆ بۆ مناڵەکە تا دروستە بێت. ئەم هۆگەربوون و خۆشەویستیە لە مناڵەکە و مەگرەرەوە چونکە بەڕاستی ڕاستان هیچ خۆشەویستیەک نابێت بە خۆشەویستی دایکاتە جگە لە لایەنە پزیشکەکان لایەنە سایکۆلۆژیکەشی زۆر گرنگە کە دایک مناڵی خۆی دەنێتە سەر سینەی خۆی ئەو هەستی خۆشەویستیە هیچ هەستێک و هەستە نییە بەدڵنیایە و لە هەمان کاتە تۆ بە شیرپێدانت لە ئەم ڕۆیە ئەتوانی داهاتووی منداڵەکە و پارێزی لە نەخۆشی و لە هەمان کاتیشە ئەتوانیت مناڵەکە والێ بکەی بیکەی بە زانایەک بیکەی بە سپۆرێک بیکەی بە دکتۆرێک و شیری قوتو زۆر زیانی لاوەکی هەیە بەڵام شیری خۆت هەموو کات بێ زیانە و ئەمڕۆ من باسی جیاوازی شیری قوتو شیری دایکتان بۆ ئەەکەم بە 3 وشەی کورت جارێ دەست پێ بکەم. شیری دایک هەم خۆراکە هەم چارەسەرە هەم خۆپاراستنە بەڵام شیری قوتو تەنها خۆراکە. ئەمە جیاوازەکەیتی جا بە ورد و دروشتی با من بێم بۆتان باسکەم چی پێکاتێک لە شیری دایکە هەیە و پێکاتەیەک لە شیر قوتووە. هۆرمۆنەکان بە ڕێژەیەکی باش لە شیری دایکە هەیە. جۆرەها هۆرمۆنی جیاوازمان هەیە کە پێویستە بدرێ بە مناڵەکە و بۆ نمونە هۆرمۆنی لێپتینمان هەیە. ئەم لێپتینە چیە و فرمانی چییە؟ هۆرمۆنی لێپتین ڕێخستنی
هەستی برسێتی و هەستی تێربوونە واتە ڕێگری ئەکان لە قەڵەوبوونی مناڵەکەت لە داهاتوە هۆرمۆنی خەومان هەیە ڕاستە زۆرێک لە دایکەکان کێشیان ئەوەیە مناڵەکان خەوی ڕێک نییە یاخود خەوی باش نییە دیقەتی ئەوەتان ناوە کە لە دوای ئەوەی کە دایک شیری خۆی ئەیە بە مناڵ ڕاستەوخۆ مناڵەکەی ئەخواتە هۆکارەکەی ئەوەیە دوای شیر خواردن هۆرمۆنی مێلاتۆنینمانەیە کە فرمانی ڕێخستنی خەوە لە هەمان کاتیشا بۆ چەوری سووتان و ئەم شێوازە گرنگە بەڵام ئەمە بە ڕێژەیەکی باش لە شیری قوتوانیمانە ئەگەر هەشمان بێ بە شێوەیەکی دەستکرد هەمانە کە بە تەکید جێگرەوەی هۆرمۆنەکانی شیری دایک نابێ بە هەمان شێوە بەکتریا سوودبەخشەکان بەکتریا سوودبەخشەکانمان لە شیری دایکە هەیە بۆچی پێویستمانە بەکتریا سوودبەخشەکان کۆکەینەوە و ڕێگریەکەین لە دروستبوونی بەکتریا زیان بەخشەکان کە لە شیری قوتوان نییە بەکتریا سوودبەخشەکان لەگەڵ بەرگریە خانەکانە کە خانە زیندۆکانن لە شیری دایکە هەیە بەیەکەوە بەرگریەکی بەهێزتر و بەرگریەکی باشتر ئێن بە کۆرپەکەت زۆر جار ئەومان گوێ لێ بۆ ڕاستان دایکان ئەڵێن مناڵەکەم تووشی پەتایە بوو 10 ڕۆژ لە جێگایە خستی هەفتەیە لە جێگایە خستی ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە شیری قوتووی وەرگرتووە لە باشە ڕاستان من بابەتی کەم بیستووە ئێستا زۆر جار کارگەکان هەوڵیەوان داوە کە لە شیری قوتوشە ئەم پێکهاتانی کە لە شیری دایکە هەن بە هۆکاریەوەی کە زانست بەرەو پێشەوە ئەو بابەتانی کە باست کرد هۆرمۆنەکان و بەکتریای سوودبەخش هەوڵیان داوە لە شیری قوتوشە هەبێ بەڵام پێم وایە هەرگیز نابێتە هاوتای شیری دایک هەرگیز بەدڵنیایەوەی هیچ شتێک جێگرەوەی شیری دایک نییە ئەم پێکاتانە هەوڵ دراوە تێکەڵ بکرێت لەگەڵ شیری قوتووە بەڵام زۆرێک لەم پێکاتانەی کە لەوەیە لە شیری قوتووە هەیە زۆر جار بیستومانە ئەڵێن مناڵەکەم قەبزە یاخود دوای شیر خواردن ڕاستەوخۆ ئەڕشێتەوە ئەمە هۆکاری ئەوەیە کە سیستمی هەرسی مناڵەکە و بە تەواوەتی گەشەی نەکردو بۆیە ناتوانێت هەرسی بە تەواوی بکات بەڵام لە شیری دایکە ئەنزیمی هەرسمان هەیە کە ئەمە خۆی بۆ خۆی یارمەتی هەرسکردنی ئەو شیرە ئەکات و قەبزی نامێنێت و ڕشانەوەی نامێنێت لە دوای خواردن فاکتەری گەشەمان هەیە فاکتەری گەشە بۆ چاکبوونەوە و پاراستن و دروستبوونی ئەندامەکانی مناڵەکە و گرنگە زۆر باشە ڕاستان سپاس بۆ تۆ بێگومان گرنگە ئەم هۆشیاریە دایکان بە تایبەتی هەیان بێ بەڵام کۆمەڵە پرسیاری تر ماوە با ئەویان هەڵگرین بۆ میوانە تایبەتەکان و بمێنەوە لەگەڵمانە کۆمەڵێ پرسیاری زۆر تایبەت وچانیش کورد وەرەگرین و گەڕین وڵاتە دوبارە سڵاوتان لەبێ ئەزیزانم جا ئەمڕۆ دوو میوانی ئەزیز و دوو میوانی خۆشەویستمان هەیە بۆ ئەوەی بە ورد و دریشتی جوابی پرسیارەکانمان بنەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کۆچەر پسپۆری نەخۆشەکانی مناڵان و تازە لەدایک بوون و هەروەها ئەڵوان ڕەفیق لە پرسراوی هۆبەی نەبەکامی نەخۆشخانی منداڵبوونی فراکەوتن و فێرکاری سلێمانی زۆر بەخێر بێن ئازیزان زۆر خۆشحاڵ بووین گەورەتان کردین دکتۆر پێم خۆشە یەکەم پرسیار بچمە لای ئەوە پێویستە بینەر زانیاری لەسەرەوە هەبێ کە تەمەنەکانی مرۆڤ بەگشتی جیاکراونەتەوە بەپێی چارەسەر و بەپێی نەخۆشیەکان تەمەنی لە دایکبوون هەتا 6 مانگی مناڵ بەگشتی چ جیاوازیەک هەیە لە دوای ئەو تەمەنە و لە پێش ئەو تەمەنەوە بەڵێ بەنای خۆی بەخشنتەی میرەوان سڵاو لە جەنابتان لە ئەڵۆن خان لە بینرانی بەڕێز هەڵبەت مناڵ کە خەڵقە بێ لە سەرەتای لە دروستبوونیەوە کە لە سپێرمێک و هێلکێکی پیترا و دروستە بێ هەتا و کۆگاتە تەمەنی لە دایک بوون تقریباً لە حدودی 2 کیلۆنی بۆ 3 کیلۆنی ئەمە نۆرمەل ڕێنج نسبەتی نۆرمەڵی لە دایک بڵین کێشی کۆرپەلەیە بە خێرایکی ئەوەندە گەورە مناڵ دروست ئەبێ تا 9 مانگ ئەگاتە ئەوەندە زانایان ئەڵەن ئەگەر بە هەمان خێرایی زیاب بکات لە دوای لێدایک بوونیش هەموو تاکێک هەموو مرۆڤێک لە ماوەی 1 ساڵی تەمەنیا بە کیشوەرێکی لێدێ بەقەیە قاڕی لێ بۆی ئەمە فەزڵێکی خۆیان کە بەم شێوە خێرایەکەمە بێتەوە ئەگاتەوە بەڵام لەگەڵ ئەمەشا مناڵ کە لە دایکە بێ ئەو وەزنی کە هەیەی تا تەمەنی 4 مانگی وەزنەکە بێ بە 2 ئەوەنە و تا تەمەنی ساڵ وەزنەکە بێ بە 3 ئەوەنە بۆ نەگە مناڵک تەمەنی 3 کیلۆنی بێ وەکو تەقدیرێکی علمی لە ساڵە ئەبێ بە 10 کیلۆنی بۆیە ئەم ڕێنجە وادانراوە هەڵبەت ئەم خێراییە لە 3 مانگی یەکەمە فەرقی هەیە لە 3 مانگی یەکەمە هەموو مناڵێک ڕۆژانە 30 گرام لە وەزنی زیاکە وەکو نۆرمەڵ لە پاشان ئەبێ بە 20 پاشان بە 15 پاشان بە 12 یعنی هەتا تەمەن هەڵکشێت خێرایەکە کەم بێت و هەتا تەمەنی 40 ساڵی ئینسان هەر لە زیابوونایە بەڵام وەکو تەمەنی مناڵی لە ساڵ یەکەمە خێراترین و گورجگۆڵترین دابەشبوونی خانەکانی لەشی مرۆڤ لە ساڵ یەکەمان ڕۆیە
دەست خۆش بە دکتۆر ئەماژە بە کێش و باڵا کرد زۆرێک لە دایکانیش کە یەکەم شت سەردانی ئێوەکەن یەکسەر پرسیاری گەشەی مناڵەکەیەکەن بە بەراورد بە کێش و باڵایان ئێوە چۆن ئەمایان بۆ یەک لای یەکەنەوە ئایا بە بەراورد بە گەشیان ئێستا باسی ئەوت کرد لە سەرەتاکانی 3 کیلۆ نیوە ئەگەر 3 کیلۆ نیو نەبێ ئەم ئەکرێ بڵێ مناڵەکەم گەشەی تەواو نییە مەڵێ بۆکو عرضم کرد ئێماڵین لە 2 کیلۆنی بۆ 3 ئەمە وەزنێکی نۆرمەڵە لە مناڵێک بۆ مناڵی تر ئەگۆڕە هەڵبەت زیاترمان هەیە و کەمتریشمان هەیە ئەکرێ مەسەلە مناڵەکە 2 کیلۆ 750 غرامە دایک و باوکێکی متەوەسطی هەیە لە ڕووی کێش و باڵاوە ئەکرێت مناڵەکەش لە خۆیان بچێت مناڵیشمان هەیە دایک و باوکی 190 سانتیمتر مناڵێکیان بووە 4 کیلۆ نیوە بوونێتێکی جوان باڵای 54 سانتیمە بۆ نمونە ئەمە واردە ینی نیسبەتی دایک و باوکەکە بەشێکی زۆری پشکی شێری بەر مناڵەکە چکە خۆمان نەزانین لە کڕۆمۆسۆمی هەردووکیانەکە گرێ مناڵەکە دروستە بێ ینی ئەو نیسبەتێک کە کۆدی باڵا و کێشە لە مناڵەکەیە لە دایک باوکە وەرەگرێ واردە ئەمە شتی تریژ ڕووبات مەسەن گۆڕانکاری هەیە جاری وە هاچێتەوە بازدانێکی بۆ مایمان هەیە چێتەوە سەر نەنکی ئەچێتەوە سەر باپیدی هەمانە هەر وردە بەڵام عادەن 2 ساڵ یەکەم مناڵ ڕێنجێک وەرەگێ پاشان ئەوە دەرەکەوێت وردە لە داهاتوە کە ئەم ناڵە ئایا درێژە بێت ئایا باڵای کورت ئەبێ یان وەسەط ئەبێ یانەکە ئەچێتەوە سەر دایک و باوکیان ئەوەتە خوانەخواستە نەخۆشیکی بەپی پێوانی خێراکی بەڵام لە ساڵی یەکەمە بە تایبەتی کە مناڵ لە دایک ئەبێ وەکو عەرزم کردن هەم چێوەی سەر هەم باڵە هەم کێش زۆر بە خێرایی زیاکە ئەگەر دیقەت بی بۆ لە چێوی سەرە کە مناڵ لە دایک ئەبێت 35 سانتیمەترە بەڵام تا 3 مانگ یەکەم ئەبێ بە 41 سانتیمەتر یعنی هەموو مانگێک 2 سانتیمەتر لە چێوەی سەر زیاکە ئێمە لە ناو چیتە ئەمە مۆخی تایە کەواتە مۆخە زۆر بە خێرایی گەورابێ لە 3 مانگی دووەمە هەموو مانگێک سانتیمێکە ئەمە چەند ئەمە 6 ئەمە 3 ئەمە 9 لە 6 مانگ ئەخیرە مانگی 9 سانتیمەتر کێش چێوەی سەر زیاکات کە ئەمە 3 سانتیمتر 12 سانتیمەتر مناڵ چێوەی سەری زیاکە لە ماوەی 1 ساڵی تەمەنە باڵاش بە هەمان شێوە لە ساڵی کە مناڵ لە دایک بێت تقریبان ڕێنجەکە لە 39 لە 49 بۆ 50ەکە هەتا ئەبێ بە ساڵ ئەبێت 75 سانتیمتر 25 سانتیمتر دەست خۆش باڵای زیاکە زۆر باشە دەست خۆش بێ ئەگەڕین وڵات ئەڵمەخان لەسەر ئەو قسانی کاکتۆر پێم خۆشە باسیەوەکەین ئێوە کە مناڵیەتە هۆبەی نەبەکام کە لە دایکە بێ و پێم وابێ ئەوە یەکسەر ئەیبەنە بەشی نەبەکام و لەوێ بۆ چاودێری چڕ هۆکارەکەی چییە بۆ ئەوێ گوازنەوەەوە بەگشتی لەوێ چ پشکنینێکی بۆ کرێ بناوی خۆی گەورە مێهرەبان ڕێز و سڵام هەیە بۆ جەنابتان و ڕۆی با خۆشحاڵە زانم لەگەڵ بەڕێز دکتۆر کۆچەر لەم ئێوارەیە دانیشتوین سڵاو لە بینەرانی کورساتیش بەنیسبەت هۆبەی نەبەکام و هاتنی مناڵ بۆ ئەو بەشە ئەگەڕێتەوە سەر بارودۆخی تەندروستی ئەو مناڵە ئایا ئەو مناڵە بە چه هۆکارێک هاتوۆتە بەشەکەی ئێمە هەر مناڵەکە هێتە بەشەکەمان وەرەقەیەکی لەگەڵای پێ ئەوتری ئەبگار سکۆر بەپی ئەبگار سکۆرەکەی ئێمە ئیش بۆ ئەو مناڵە ئەەکەین ئایا هەناسە توندی هەبووە گریانی دواکەوتووە یا کێشی زۆر کەمە یا بە پێشوەختە لە دایک بووە ئەو ئەبگار سکۆرەی کە باسە کرد پێما بە پێوەرێکی نێودەوڵەتیشە ئێوە پەیڕەویەکەن بەڵێ خۆشبختانەکەواتە چییە بۆی کە بینەرانیش باشتر تێبگەن چۆن ئەو سکۆرە لە گریانی مناڵەکە پێک دێ ڕەنگی یعنی نوقسانی جەستەی هەناسەدانی پلەی گێرمی لە کۆمەڵێک لەم بابەتانە نیشانە زیندەگیەکانی پێڵێن ئەلەمە پێک دێ لە کاتی لە دایک بوونیە لە هۆڵی مناڵ بوون لە دایک بوو ئەم سکۆرانی بوو بەڵێ لە هۆڵی مناڵ بوون ئەو مامانی بۆ دایکەکە کردو لەگەڵ ئەو پزیشکە بەڕێزەی ژنان و مناڵ بوون کە لەگەڵی بووە لە کاتی مناڵبوونەکەیە ئەم ئەبگار سکۆرە دیاری ئەکرێ هەر کێشەیەک لە مناڵەکەی بەدی بکرێ بۆ ئێمە ئەنووسن و بە زووترین کات مناڵەکە هێتە سەرەوە بۆ لای ئێمە و بەپی ئەو حاڵەتی کە مناڵەکە ڕەوانە کراوەتە لای ئێمە ئیجراعاتی لەگەڵ ئەەکەین بڵێن بۆ نمونە ئەگەر لە ڕەنگە نووسرا بێ سایەنۆسس یاخود شینبوونەوەی هەبووە مناڵەکە ئێمە یەکسەر ئۆکسجینی بۆ دانین و مۆنیتەری بۆ دانیم بزانین ڕێژەی ئۆکسجین لە خوێنی مناڵەکە چاودێری بەردەوام ئەکرێ هەتا ئەو کاتی کە جێگیرە بێ ئەڕاتەوە دەسە خۆش بێ ئەڵمەخانێمە بابەتی ئەمڕۆمانۆکو باسم کرد یەکەوەی کە زۆر جار دایک و باوکانە لە بەروارێکی جوان و مناڵ حەزەکەین لەو بەروارە لە دایک بێ کە هاوسەران یەنە لای ئێوە ئەو قەرارە ئێن مناڵمان بالەیەکی یەک دوویتر هەر بەروارێکە خۆیان پێیان جوان بێ ئێوە چۆن ڕێنوێنیانەکەن چیان پێ ئەڵێن چی یاسایەکە گیرێتە بەر
ئەگەر بەڕاستی ینی ئەگەر پێویست بکە بزانین کە مناڵەکە ڕەنگە کاتی لە دایکبوونی نەهات بێ چۆن ڕێنوێنیانەکەنەوە بەگشتی بەرواری لە دایکبوونی مناڵ نەخۆشیەکە یەخەی کۆمەڵگەی کوردیشی گرتووەتەوە من خستومەتە قایمەی هەڵە باوەکانی کۆمەلگاوە لە هەموو کۆمەلگایە کۆمەڵی هەڵی باو هەیە ئێمەی کوردیش بەدەرنین لەو هەڵە باوانە یەکێک لە زەقترینیان کە یەخەی ئێمەی گرتووەتەوە ئەم لە دایکبوونی مناڵەیە کە لە بەروارێکی جوانە بێ ئەی خەنە ئیدی زەواجەکەیانەوە یان خطوبەکەیان یان یەکی یەک یان ئەم ساڵی بڵێن 2026 یەکی شەشی 2026 شەشی 2026 هەموو شەشەکان شەشە 16 26 ئەمە کارەسات ڕوئەدا لە هەرێمی کوردستانە بەڵام خۆشبەختانە لە نەخۆشخانە حکومیەکانە بۆ نمونە لە لای ئێمە لە نەخۆشخانی ژنان و مناڵ بوون نەشتەرگەری بە پێی ڕێنماییە پزیشکیەکانە بە پێی پێویستیە دایکەکە یاخود مناڵەکە پێویستە ئەم نەشتەرگەری ئەنجام بدرێ ئەنجا قەراری بۆ ئەدرێ لە لیژنە پێک دێ ینی سێ پزیشکی پسپۆر بڕیاریان کە ئەم دایکە پێویستەکە بە نەشتەرگەری مناڵی بێ بۆ یاخود لەبەر دایکەکەیە یاخود لەبەر سەلامەتی کۆرپەکەیە ئەگینا بە شێوازی هەڕەمەکی مناڵ دەرناهێت لە خەسخانەی ژنان و مناڵ بوون بەڵام بەداخەوە ڕوئەکەنە نەخۆشخانە ئەهلیەکان داواکارم لەلایەنی پەیوەندیدار کە قەرارێکی وا بدەن هیچ مناڵێک لە 36 هەفتە و 6 ڕۆژ تەمەنی کەمتر بێ لە پرایڤێتەکان دەرنەهێنرێت بۆ ڕێگریکردن لە ئەم هەموو مناڵە پێشوەختەی کە پێشکەشی کۆمەلگایەکەن دەست خۆش بێت ئەوەی من نەخۆشخانەکەم بینیوە ژووری سروشتی و ژووری نەشتەرگەری بەرامبەریەکەن هەر ئافرەتێکە داغڵی نەخۆشخانەکە بێ ڕاستە و خۆی بن بۆ ژووری سروشتی و دواتر بۆ نەشتەرگەریە بە پێی داواکاری دایکەکە خۆی بە پێی داواکاری دایکەکە نییە لە نەخۆشخانی ژنان و مناڵ بوون هەتا چەند حەسکە چەند داوای کا بۆی ناکرێ ئیلا ئەبێت مەرجێکی زانستی مەقبولی هەبێت ئەنجا نەشتەرگەری بۆ ئەکرێ حکمەتی ئەوەی کە هۆڵی نەشتەرگەری کتوپڕ لەگەڵ هۆڵی سروشتیە بەرامبەریەکە بۆ ئەوی ئەم دایکە ئەگەر کەوتە حاڵەتی هیلاکەتی یاخود مناڵەکەی کەوتە بارێکی نەخوازراوە بە زووترین کات لە کەمترین ماوەیە بگوازرێتەوە بۆ هۆڵی نەشتەرگەری دەستە خۆش بێت دکتۆر پێم خۆشە زیاتر لەسەر زیان و لێکەوتەکانی ئەوەی کە خەڵک بەرواری لە دایکبوون دیارێکاکە بەداخۆ بەشبۆک و ژمارەی موبایل و ژماری سیاری لە یادوانی جوانەکەی بۆچوونی هاوڵاتیانمان وەرگرتووە با بزانین ئەوان ڕایان چێ و دوایی ئەگەڕێن و لای جەنابەت بۆ وەڵامی ئەو پرسیارانەوە فەرموون گەر بە سروشتی بکرێت باشترە لەبەرەوەی بۆچی خۆت بکەیتە ژێر بەنج و چەقۆ ئەو شتانە بۆ ئافرەت یعنی زەحمەتە هەتا بە سروشتی یان شتێک کرابێت بە سروشتیە بێت باشترە ئەو شتانە ئەنجامدەی لە جاتی بڕۆی بچیتە بەر چەقۆ ئەمەلیات و سەعات و سەعات لە ئەمەلیات ئەمێنیتەوە هەمیشە مناڵی لە دایکبوونی سروشتی باشتر بۆ لە دایکبوونی کە بە نەشتەرگەری بێت تەنها لە هەندێک حاڵەتی دیاریکراوانە بێت بەڵام بەداخەوە لە دنیای مۆدێرنە لە سەردەمی ئەمڕۆیان مرۆڤی مۆدێرن بە جۆرێکی داهاتووەکە هەمیشە پەنا ئاباد یاخود پەلامار ئايات بۆ ئەو لایەنەی کە ئاسانکارە بۆ ئەو وەکێک لەوانەش لە دایکبوونی نەشتەرگەریە کە دایکان زیاتر گرنگی بەوە ئەیان لەبەر ئەوەی ئەڵێن ئەگوای ئازاری کەمترا کە بە پێچەوانەوە لە دایکبوونی سروشتی ئەگەر ئازارەکەی چەند خولەکێک بێت یاخود چەند کاتژمێرێک بمێنێتەوە بەڵام لە دایکبوونی نەشتەرگەری بۆ چەند مانگێک و چەند ساڵێک لەسەر دایکەکە ئەمێنێتەوە مناڵبوونی سروشتی لە ڕۆی علمەوە باسی بکەین باشتر لە نەشتەرگەری لەبەرەوەی کە لە نەشتەرگەریە چەند تەبقەیەکی سکی دایکەکە ئەبڕن و درەنگتر ئەم ڕەحماتی تۆ جێگەی خۆی بەڵام بە سروشتی لە ڕێگەی شیررانەوە کە ئەم دایکە شیری خۆی ئایا بە مناڵەکە و سروشتیش بێتی بە ئاسانتر چاکە بێتەوە و ڕەحمەکەش دووترەچێتەوە جێگەی سروشتی باشترە بەلای منەوە لەبەرەوەی کە بە سروشتی ئەو بێت و عملاتەکە شوێنەکەی ئەمێنێتەوە ئەو تەبیعیترە بۆ مناڵەکەش و بۆ دایکەکەش باشترە لە داهاتووە جاران کایەکی مناڵێ بوو هەر بە تەبیعی بوو نەک بە ئاوا ئێستا هەرچیە بینی هەر ڕاکە بۆ خەستەخانە لەبەر چییە لەبەر پارەکەیە بەس تەنها لەبەر پارەکەی لەبەر شتێکی تر نییە خەڵکیش نیەتی فەقیرە باوەڕکە ینی هەر کەسێک بە تەبیعیشوی بێ هەر ئەینێرن بۆ خەستەخانە لەبەر پارەکەیەتی لەبەر شتێکی تر نییە آخر باشە دکتۆر جانەوەی سا
ڕای هاوڵاتیانمانزانی بەبزانین ڕای جەنابم چۆنە لەسەر ڕاستێکی لە دایکبوونی مناڵ بە شێوەیەکی گشتی پێویستی بە بەروارێک نییە ینی کە تۆ حەزکی لەم بەروارە جواناداینێ ئەسڵەوە مناڵێکی جوان لە دایکەوە مناڵێکی جوان لە ڕووی تەندروستیەوە ئەمە بەڕاستی ئەم دایک و باوکە ئەم مناڵێکی جوانیان بردۆتەوە یعنی نەک ئەوەی کە تۆ لەبەر خاتری ئەوەی کە مناڵەکەت لە بەروارێک کابێ شانی ئەوە بێت سەرنجڕاکێش بێت طبعا ئەم حاڵەتە تەنها لە ناو هەرێمی کوردستان و عێراق نییە بەڵکو لە وڵاتانی کە پشتی شێری بەرەکەوێ وڵاتی هیندستانە چکە وڵاتێکە زیاتر لە 6,000 ئاینی تایە بۆیە هەموو ئەو توقوسانی خۆیان یان ئەو مەسەن ڕۆژی کانێکەڵم ڕۆژە خێرە هێنێ بۆ مناڵەکەم جاری وا هەیە بە 15 ڕۆژ مناڵ پێش ئەخن لەبەر خاتری ئەوەی کە مناڵەکان لەدایک بێ بە شێوەیەکی ئەمەلی بە شێوەی عملیات و لەو تەوقیتە ئەمە کۆمەڵێک گرفت بۆ مناڵەکە دروستەکە طبعا هەموو مناڵێک لە ڕووی علمیەوە ئەبێت 37 هەفتە تاو بکە لە 37 بۆ 40 ئێمە پێڵێن ئەو فترەیە کە مناڵ کامڵ و بۆ لە دایکبوون ئامادا بێ بەس پێ مناڵێکی تەندروستی باشت هەبێ ئەبێ 39 هەفتە تاوکە 39 هەفتە و ڕۆژێ دوو ڕۆژ بووی کە مناڵێک بێت لە 1990 تۆ ئەمە هیچ لە تۆ بە ڕێنج و نیسبەتی نییە بەڵام ئێمە بە زمانێکە خەڵک لێبان تێبگە لە 1990 مناڵەکە تەندروستی زۆر باش و سەلیم بێ بەڵام لە ڕووی علمیەوە لە 37 و 1 ڕۆژەوە تۆ مناڵەکە ئەتوانی بینیتە دەرەوە لەبەروی فیزیکیان مناڵەکە کامڵە بێ لە هەموو بارێکە زۆر چاکات ئەم کێشەیە کە پێشکەوت مناڵەکە هەموو هەفتەیەک تەسەورەکی هەموو هەفتەیەکی بە فتری ئاڵتونی دانرێ یەک لێک ئاڵتونیترن ئەو چەند هەفتەیە هەر حوت هەفتەیەک ئەوەنە بەهای هەیە کە بە هەفتەی ئاڵتونی ڕۆژە بەڵێ هەفتە ئاڵتونیەکان بە تایبەتی و هەفتی ئەخیر دکتۆر ئێمە جگە لەوەی کە خەڵک لەسەر خواست جاری وایە بەروەردیارەکە زۆر جار پێویستە کە مناڵ پێشوەختە لە دایک بێ هەنێ لەو بابەتە دیارەکان چین کە زۆر جار پێش ئەو 39 هەفتەی جەناب باسی کرد کە پێویستە مناڵ بێنرێتی نیاوە کۆمەڵێک فاکتەرێ حتمما لە ڕووی علمیەوە کۆمەڵێک فاکتەر هەر هەیە بەدەر لەوە کە تۆ پزیشک بڕیارەدات هەروکو ئەوەن خان ئاماژەی پێکرد لیژنەی تەندروستی هەیە لە نەخۆشخانەی مناڵ بوون کە بڕیارەدەن ئەم مناڵە لە دایک بێ پێشوەخت یعنی ئامادە ئەکرێت شوێنی بێدی تایبەتی لە خوددەچ بۆ ئامادە ئەکرێت تەنانەت تەنەفوسی سناعی و سیپا بۆ هەرچێ پێویست بۆ مناڵەکە ئامادەکرێن جا مناڵەکە لە دایک بێ ئەمە نظامێکی عالەمیە بەس لە وڵاتی ئەمە تا چەند ئەمە پێڕۆکە ئەمان شتێکی ترە بەڵام کە تۆ مناڵ پێشوەخت لە دایک بڕیاری پێشوەخت دایک بێ کۆمەڵک فاکتەرت هەبێ هەنێ فاکتەر پەیوەندی بە مناڵەکەەوە هەیە هەنێ فاکتەریش پەیوەندی بە دایکەکەەوە هەیە بۆ منە تۆ دایکێکت هەیە فشارخوێنی بەرزە خەریکە ئەگاتە قۆناغێک کە دایکەکە تووشی گەشتکە ئەبێت هەناسەی تونندە شەکرەی بەرزە کۆنتترۆل ناکرێت یعنی دوجا خەریکە ژیانی دایکەکە کەوتە مەترسیەوە تۆ لەم کاتەیە بەپی ڕەنجی مەترسیەکە تەقیمێک سکۆرێکە بۆیان بڕیاردن لەسەرمە کە مناڵەکە ئەبێ لە دایک ببێ زۆر باشە هەندێک جاریش حاڵی دەرمانێ مناڵەکە ناڕەحەتە ئاوی دەری مناڵەکە کەم بۆتەوە لیانی دڵی مناڵەکە تێک چووە مناڵەکە بە زمانی عامی خەڵک لە تەزیقیە ئەم ئەگاتە مەرحەلێ جاروێ مناڵەکەش کەسێکە بمنە 5 ساڵە چاڕی ئەم ناڵێ مناڵەکەی لە دایک بێت 5 ساڵە مناڵیان نەبووە تۆ ناکرێت مثلا ئەولێت بۆ ئەوش هەیە بەدڵنیایەوە ناکرێت تۆ مناڵە لی گەڕی بیتە دەست قەدەر و بڵێ بە 37 تاوگە نەخێ لە 35 ئامادەکاری بکە لە 35 جونی و مناڵەکە بێنتر بەڵام لەژێر چاودێری کاتەوەش بێ لەبەر چاو بگرین ئەڵوان خانیە مۆلای جەنابێ ئەم بێشکە و قوماتە و ینی کە لە ستۆدیۆە هەیە ڕەنگە پرسیار لای خەڵک دروستکە ئەوەی کە ئێمە مەبەستمانە لە کوردەواریە لای خۆمان زۆر جارە بیستین قوماتەکردن و بابەتی شێلان و ئێوە تا چەنێ لەگەڵ ئەوەیان چەنێ ئەنجامیەن لە لای خۆتان بەڵێ بێشکە تقریبان لەم ساڵانەی ئەخیرەوە چەند ساڵێکە تقریبان مەرفوزە لە لای دایکەکان بە حکمیەوەی کۆمەڵێک خوتوڕی هەیە بۆ مناڵەکان وەکو خەلع و کۆمەڵێک شدڕشانەوە و کە مناڵەکە ئەڕشێتەوە ئەو هەر لەسەر پشت پاڵکەوتووە ڕێک ئەچێتەوە بۆری هەناسەی و تەندروستی مناڵەکە ڕەنگە بخاتە مەترسیەوە بەڵام وەکو قوماتە لە هەموو وڵاتێک لە زۆربەی وڵاتەکان قوماتە هەیە بەڵام شێوازی بەکارهێنانەکەی جیاوازە قوماتەکردن بەم شێوازی کە لە ناو ئێمایە هەیەوە زیاتر لە هاوڵاتیانی عەرەب من بینیومە لە ملیەوە هەتا ئەگەر ئەلێرەیە بێت قەیچێکیان چۆن بۆ ئێوە گونجاوە حەزەکەین بۆمان بکەیت و بزانین ئەم قوماتێت چۆنە بۆی خەڵکیش بزانێت چۆنە و چۆن ئەکرێ و باشە فڵتێرمە دکتۆرۆنیە مەزبوطە ناڵەکەشمان چاوی شینە جوانە ئەم
پارچە قوماشە سێگۆشەیە کە ئێمە ناومان ناوە قوماتەیە خود قۆناغا لە هەموو شوێنێک هەیە باشە بەڵام بەکارهێنانەکەی شێوازی بەستنەکەی ئەگۆڕێ ئەمە ئێمە ئەتوانین تەنها وەکو شان پێچ بەکاری بێنین تەنها وەکو شان پێچ مناڵەکە هێور ئەبێتەوە خەوێکی باشتر ئەکا چونکە ژنانواتانی ئەڵێ مناڵ لە دەستی خۆی ترسێ مەبەستەکەمان لێرەیە چییە کە دەستی ئەلەرزیێتەوە خەبەری خەڵک بزانێەوەی کە شێوازە هەڵەکە ئاوها لە شانیەوە لە ملێەوە حتا وەکو قاچی ئەی پێچنەوە تۆنگ تۆنگ ئاوە ئەی پێچنەوە جەڕەبابێن بە کوردێکەی ئەمە شێوازە هەڵەکەیە چونکە مناڵ هەتا قاچی بجوڵێنێ سایکلینێکی ئەڵوان هەتا بە تۆنی بەسریانی توانی بەدڵی خۆ تۆنیکەی ناحنیە مناڵەکە ئەتوانی بیبەستی بەڵام ئەمە شێوازە هەڵەکەیە کە باسمان کرد لەبەرەوەی مناڵ هەتا قاچی بجوڵێنێ یارمەتی دەرچوونی غازاتی ئەیە باشە ئەومەخان بۆمان بخەیتەوە لانکەکە بێ زەحمەت بۆ ئێستا قوماتەمان کرد و مناڵەکەمان خستەوە ناو لانکەکە هەر لێشە نەکردایەوە ئاسایی وەست کێشەنی هەر بە ئاوابی خەینەوە ناو بێشکەکە باشە دکتۆر ئەم جوڵەیی من کە ئەڵێن بێشکە و ڕاژەنین و خەولێکەوتنی مناڵان زۆر بۆچوون هەیە ئێستا بۆچوونی زانستی زۆر بابەت هەیە ئەڵێن کێشەی مێشک بۆ مناڵەکە دروستەکە مێشکە شەڵەقێنێ بە زمانی خەڵکیان چوزام کێشەی جونگەکانی بۆ دروستە بێ تا چەند ئێم بابەتانە ڕاستن خۆی بێشکە هەر لە کۆن و هەتا ئێستاش و لازالیش لە کۆمەڵگەی کوردی و زۆربەی کۆمەڵەکانی تری شابوونی هەیە ئەوە نێ هەر لەناو کوردابێ بەڵام حتمما ئەمە کۆمەڵک سوودی خۆشیە بعد نەقڵین جارێ هەموو شتە زەڕبی سفرکەین سوودەکان بەڵام زیانەکانی زیانی بەڕاستی با بڵێن کوشندن جەرگ بڕن بۆ مناڵ و بۆ دایک و باوکەش یەکێک لەوانی کە زیانەکانی کە زۆر زەقا و ئێستا بەهۆی ئەوەی کە ئەم زیانە زیادی کرد بێشکە لە ناو کۆمەڵگایە دوورخرایەوە بریتە لە DDH واتە Developmental Dysplasia of the Hip ئەبێتە هۆی دەرچوونی تۆپی سمتی مناڵەکە ئێمە زۆر کەسمان بینیوە کە مناڵەکەی وا پێچاوەتەوە لێ پرسی ئەڵێ مناڵەکەت بۆ ئێستا ئەشەلێ ئەڵێ وەڵا ئەو کاتە لە بێشکە بوو تۆپی سمت دێش و پێمان نەزانیوە تامە تۆ ئێستا یەکی لەو شتانی کە بە خۆشحاڵیەوە لە ناو کۆمەڵگەی کوردیە زیای کردەوە یەکە هۆشیاریکی تەندروستی مناڵەکەی کە لە دایکە بێ هەتا ئەو کۆکاتە ساڵ 5-6 جار مناڵەکەی هەنێ بۆ دکتۆر بەبێ هیچ هۆکارێک بۆی کە چاودێری تەندروستی یەکی لەو زیانی کە زۆر مەترسیدارە بەڕاستی من خۆشم بێشکەم ڕاژەنە بە مناڵی خۆشمان هەر لە بێشکاون کە ڕای ئەژەنی مناڵەکە ئەگری یعنی ژیر نابێتەوە لەبەر بۆ دەسپێتەکەمە کە ڕاژەنەژی نابێت مەجبور چێکات بە قوتێکە هەڵە زیاتر ڕایژەنم بڵێ ئەبێت حاڵی پێڵەن شەیکن بیبی سندرم حاڵتێکە کە مناڵ مێشکی بە زمانی کوردی خۆیان ئەشلەقێ بەڵاتە نەخۆشیێکی دیاریکراوی خۆی هەیە بەڵێ بە دڵنیایەوە ئەو زۆر شەی کوردیە بەڵێ ئەسڵی علمی هەیە باسی ژیربوونەوەمان کرد ئێستا مناڵەکەمان قومات کرد و خسمانە بێشکەکە و ئەمانەوێت ژیری کەینەوە ئەممە مەوشکانە بەکارهێنانەکانی جیاوازە جۆری جیاوازی هەیە سوودی هەیە بۆ مناڵەکە بۆ خەوتنی خۆی مەمکە لە تێکستەکانی ئەمەڵێ ئەگەر مناڵێک شیری دایکی بخوات باشترە تا مانگ یەکەمی تەواو ئەکات بە هیچ شێ مەمکە وشکەی نێتی بەکاری مانگ یەکە بەڵام ئەگەر مەمکەی ئەتیادی بخوای مەمکەی قوتو ئەوە ئاسایە چکەوە هەمان ستایلی مەمکەی قوتووە بەس کە ئەمەی خوار مناڵ دوای ئەوەی دایکی قێزی لێکات هەندێجار ئەوە بکو ئەزور کراوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە شیری دایکی بخوا باشترە ئێمە لە سەرەتاوە باسی گرافیکێکمان باس کرد جیاوازی شیری قوت و شیری دایک بەدڵنیاییەوە شیری دایک هەڵەبژێری تۆش وایە بە 1000 جار دڵنیاییەوە زۆر چاکە دکتۆر بعد باسی دەرمان بکەین دکتۆر ئێمە دەرمانخانەیەکمان هەیە لێرە بەشی دەرمانخانەمان هەیە دکتۆر لێرە باسی تەمەنی لەدایک سەرەتای لەدایک بوون تاوەکو شەژمانگیەکەین ئایا ئەم شافانە بۆ مناڵی ئەم تەمەنە بەکارێت ئێمە شاف ئاتەن باشتر لە شەژمانگیەکەمان بەکارنێت باشترە بەکارنێ بەڵام کە ناچار بووی ئەو کاتێمە قەترەمان هەیە لە بری شاف بەکارێن چکەمە ئەوکو معلومی جنابتانە ئەوەی بەردەستی جنابەت شافی ئەدۆڵە پاراستامۆڵی تا پێکاتەکە دوو نوعمان هەیە بەگشتی ئەینا شوازی 6 میلیگرامی 5 میلیگرامیشەیە بەڵام ئەوی لە ناو کۆمەڵگەی کوردیە باوە 125 میلیگرامی لەگەڵ 250 میلیگرامی ئێمە ئەبێ وا حسێبی دەکەین کە دایکە لە ماڵە بتانێت بزانێ کامە بۆ مناڵەکە بێ بۆ هەموو کیلۆیکی مناڵەکە دەبوو 15 میلیگرام پاراستامۆڵ ئەتوانێت بەکاربێنێ بۆ هەر ژەمێک نەک بۆ 24 ساعتەکە واتە هەموو جا بۆ منە مناڵەکەی تەمەنی 7 مانگە مناڵەکەی 8 کیلۆی 8 ئەگەر زەڕوی 15ی 120ەکە ینی لە 8 مانگێکە ئەتوانێت شافێکی 120 میلیگرام بەکاربێنێ نەوەگە کاتی ئەتوانێت دایکەکە ئەگەر شافەکە لەو نەوە بێت کە مۆمیە ئەتوانێت پارچەیەکی ببڕێ نیو شاف بە مناڵەکە ئەگەر
مەقسەدی شافەکە بێ ئەگەر ناتوانێت بە قەترە بەدیلیەوە بەکاربێنێ شێوازی جیاواز هاتووە پێکاتەکانی و کۆنسنتریشن و خستێکی لە شەریکاتەکان شتی زۆر کوالتی باش هەیە و ئاسانی شو تامیشیان شیرینە بۆ زۆر باشەکەواتە دەستە خۆش بێ ئەڵوان خان ئەم زەیتی زەیتونی کە بەدەست منەوەیە زۆر جارە بیستین دکتۆر حتمما لیان پرسرا ئەم زەیتی زەیتونە بۆ شێلانی مناڵ بەکاریە تا چەندێ بە سوودە ئێوە پەیڕەویەکەن نایکەن لەگەڵی نین هەتا لە ناو نەخۆشخانە بێت زەیتی زەیتون میزاجی گەرمە یعنی یەکێکە لە زەیتە گەرمەکان ئێمەش مناڵ لە ناو حازینەدانین حازینەکەش بۆ خۆی گەرمە یعنی ئەم گەرم ئەو گەرم زیانێکی زۆر بە پێستی مناڵەکە ئەگەیەنێ و تەجروبەمان کردووە پێشتر بەکارمان هێناوە بەڵام گەیاندینێ دەرەنجامێکی خراپ کەواتە باشترە لێ بە دووربین هەتا لە ناو نەخۆشخانەیە مناڵەکە هەتا لە ناو خودەجایە باشتر وایە بەکاری نێنێ بەڵام کە چوە ماڵەوە باشترین شتە بەکاری بێنێ بۆ شێلانی مناڵ بۆ مەساجی سکی مناڵ شتێکی زۆر زۆر باش و تەندروستە بەڵام وەکوتم لە ناو نەخۆشخانە ئێمە قەدەغەمان کرد لە بەرەوەی گەشتینە دەرەنجامێکی خراپ زۆر باشە ئەی ئەڵبان خان ئێوە لەگەڵ ئەم هەنگوین و بابەتی خواردنی سریلاک و پرسیارم هەم بۆ کاکتۆریش زۆر جار لە کاتی ناونانی مناڵە دکتۆر پەنجەیەک بە مینیانێ و بە مەڵاشووی مناڵەکەیە ئیهێنن ئەمە لە ڕووی تەندروستیەوە چۆنە ئەمە ڕاستە زۆر جای شیلی ئێنێ شەکر و ئاو ئەگرنەوە و بە مەڵاشووی مناڵەکەیە بڵاوی بەڵێ خۆی ئیقتیدایە بە ئەو شوازی کە پێوە ساسەم ناوی مناڵی پێناوە بەڵام هەنگوین بەکار نهاتوە تەنها دەستی مبارەکی تەڕ کردووە تۆزێک شیری خورمای بەرکەوتووە شیرینێک ئەوەندە لە مەڵاشووی مناڵەکەی پێ تەڕ کردووە یعنی ئەوەندە نەک دانیشتێ ئەوەی دابێ پێ ئەو شتێکی بەوەحی بۆ ئەوەی کە بلای منەوە گرنگە جارێ ئەمە هەتا ساڵ و هەندێک لە تێکستەکان لە تا ساڵ و نیویش هەر باشترە ئەسڵەن لە مناڵ دوورکەوێتەوە لەبەروی کۆمەڵێک سپۆری تایە ئەوە ناڵم مەسەن کراوتە ناو سریلاکێکەوە پاڵفتە کراوە جیازە بەس هەنگوینی ساغڵ سریلاک و مۆز ئاساییە هەیە بە سریلاک مناڵەکەی بە خێوەکان باڵێ من خۆمی کێکملانی کە زۆر جمهوری سریلاک بۆ خۆشمان ئاسایی باڵێ بۆ باسەکە مەوزوعی هەنگوینەکە مادەیەکی تایە ئێمە تۆمە تۆکسینی تایە بۆچولیز کە مناڵ تووشی بۆچولیزمەکە یعنی وەک پەڕۆی لێت ماڵە بە ترسیدارە زۆربیان بە مناڵەکان ئەکوژێ وەلو الحەمدوللا من لە ژیانی پزیکی خۆما تا ئەسە نەمبینیوە بەڵام مادەم تەجلیل کراوە لە کتێبە پزیکەکانە باشتر نەدرێ بە مناڵ بەڵام سریلاک نە من ئەڵم سریلاکێکە لەو خواردنانی کە بەڕاستی دیارریەکە خی گەورە لە 4 مانگ و 5 مانگ و دایەتی بە مناڵ مرۆڤی کە ئامادەیکە ئەتوانی خۆ دروستیکەی لە بری سیریلاکی بازار ئەتوانێت دایکەکە خۆی لە کۆمەڵێ پێکاتی بەسوود خۆی لە ماڵەوە هەمان سریلاک دروستکە تۆ نابێت پرسیاری لەم کێ بڵێ شیری دایکیانسی تۆ شی دایک شتێکە سریلاک شتێکی ترە شیری دایک ئەو هەدیەخواییە کە بۆ ماڵ هەیە هەتا ساڵ بەلانی کەمەوە مەجاریتیانە بەڵام سریلاک خۆراکێکی تاوکەرە لە بری ئەوەی کە تۆ خوشتێک لە ماڵ و حازەکەی تۆ سریلاکێکێ ماوەدی حافظەیتیانە ئێمە سریلاک لە چی هاتۆ لە سیریەڵەکان هاتۆ دانەوێڵی تیا کە تۆ لە 4 مانگ و 5 مانگ و دەستەکەی بە پێدانی دانەوێڵە دانەوەڵێکی حازرکرا و دەوڵەمەندە بە ڤایتەمینەکان بە ئاسن بە کۆمەڵە کانزایت بۆیە مناڵەکە خۆراکێکی زۆر سوودبەخش و ئاسان ئامادەکراو بۆ دایکەکە هێتە بەردەستی سوودێکی باشیشی لێبێنێ من زۆر جا بە دایکواکەڵم بەڵێم سریلاکەکە بە شەو بیێرە چکە ئێستا شەوگار درێژە ئێستا لە ئەوروپا بە تایبەتی لە وڵاتە ئەسکەندەنافیەکان سریلاک جیا کراوەوە هی ڕۆژ و شەو هیچ شەو خستی زیاترە بۆی کە مناڵەکە تێر بخوات بەلانێکەوە 4 ساعتە خەوێکی قوڵ بکات دوای هەستێتەوە بۆ شیر یعنی ئەم پێکاتەنە ئەگەر ئەوەندە گرنگ نەبێت جا ناکرێتەوە ئەسڵ ئەوش ئەو گرنگە تایبەتی پێ نادرێت زۆر باشە دەستە خۆش بێت ئەگەرەمە ئەوە خان لە هۆبەی نەبەکام ئێوە کە مناڵ لە دایکە بێ و یەتە لای ئێوە خواردن و خواردنەوە ئاو چی پێ ئەدرێ ئاوی پێویستە مغەزییان خواردنەوەی چۆنە حاڵەتی مناڵەکەەوە کووتم ئەگەر مناڵێکی هیلاک هاتەهۆ بەکەمانەوە هەناسەی زۆر خراپە ئەچێتە ژێر جیهازی هەناسە ئامێری هەناسەدان سیپاب ئەوە بە هیچ شێوەیەک شیری پێ نادرێت تەنها مغەزی بۆ هەڵەواسرێت لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕی مناڵان هەتاوەکو هەناسی جێگیرە بێ هەناسەکانی ڕێک ئەبێتەوە لەو کاتەشە ئەبێ ئێمە چاوەڕی بڕیاری پزیشکی پسپۆڕی مناڵان بین ئایا شیر دەست پێ بکریان نا ئایا شیرەکە بەڵێ ئایا ئەم شیرەکە ئەدرێ بە مناڵە لە ڕێی سۆندە لە لوتیەوە یاخود لە ڕێی دەمێەوە بە پێی توانای مناڵەکە و کاتە پزیشکی پسپۆڕ قەرارەیە و مناڵێک دێتە هۆبەکەمان بۆ چەند خولەکێک باری تەندروستی جێگیرە ئەینەوە دەست کە سوکاری و ئەڵێن یەکسەر بیخەرە سەر سنگی دایکی با شیری دایکی بخوا
بەم شێوازەیە زۆر باشە. خۆش بێت جا ئەزیزان ئێمە بڕگەیەکی جیاوازمان هەیە لەم بەرنامەی خۆمانەویش بڕگەی ئایە کە زۆرترین پرسیاری هاوڵاتیان چییە لە مودەیە کراوە لە ئاستی جیهانە ئەم پرسیارە وەرەگرین کە ئەویش پرسیارەکە لە چ تەمەنێکا دەتوانرێت خواردنە ئاسایەکان بە منداڵ بدرێت جا دکتۆر پێشەوە ئەم پرسیار ئاڕاستی تۆەکەم بەڵام پێش ئەوە زۆر بە کورتی وەڵامم بەرەوە و ئێمە بە قسەی ئایش بکەین یاننا وەڵامیشم پرسیارەکەشم بەرەوە دکتۆر زۆر جارەمانە خەڵک بە قسەیانەکە ینی گرنگەکە بزانین وەڵامی AI زۆر جار خەڵک لە قشتابە دایک هەیە پرسیاری لە ئای کردووە لەگەڵ مێردەکەی هەتا بە این نەخەوتون تا هاتوونتە لای ئەوە وەڵامی من بوو بەڕاستی ئای بۆ کەسێکە کە تایبەتمەند وێ لەو بوارەیە ناکرێتەوە هەموو معلوماتێک ئەوە ڕاکێشی کە خۆت حەزلێتی بەڕاستی تۆ ئاگاداری ئەم شتە نەبیت لە ڕووی زانستی و معلوماتی دکتۆر جاوی پرسیارەکەمان بیتەوە بەس لە خواردنی ئاسایی خواردنی سەر سفرێ یان خواردن دەستپێکردنی مناڵ هەردوو وەڵامەکە تێمەوە هەردوو وەڵامی ئەگەر دەستکەین بە خواردن و شۆربا بۆ مناڵی احتیادی کورتترین بەڵێن نزیکترین ماوە کە دەست پێ بکەین 4 مانگ و هەفتەیەکە و ئاخیر موعیدیش کە دەست پێ بکەین 6 مانگە وەکو دەستێک بەڵام بۆ خواردنی ئاسایی لە دوای ساڵەوە دەست پێ خۆش بێت زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین بەرنامەکەتان پڕزانیاری کرد و زۆر خۆشحاڵ بووین بەخێرام خەڵک سوودی لێبینیەوە ئەوەی کە بە دیارەوە دانیشت بێت لێمان سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە زۆر باشە بینەران هیوادارم بەگشتی سوودێکتان وەرگرت بێ و توانی بێتمان ئەو بابەتە باوانەی کە باسی ڕۆژ بووە و ینی ئەوەی کە وەکو وتمان هەتا شڵەقانی مێژ و هەتا بێشکە و تا بابەتەکانی تر خرابێت نەڕوو تاوەکو ئێوە زانیارێک ترتان ینی دەستکەوت بێت لەسەر بابەتەکە جاسواری ئێوارە گەینەوەلاتان مناڵەکانیشتان تەندروستێکی باشە بێت و پێش تەندروستی و پێش بەروارجوانی تەندروستی مناڵەکەت گرێنترە و بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە و سبەی ئێوارە لە خزمەتتان ناوین و خواتان لەگەڵ جارێ خواتانێت